ساتان لەبێت نازەنین گۆرانم ئەمڕۆ لە یەکێکم لە کۆنترین زانکۆکانی عێراق کە زانکۆی مستەنسریەیە لە بەغداد. ئەمەوێ ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ گەنجانی زانکۆ بکەین با بزانین ئەوان چۆن بربژێری خۆیان بۆ پەرلەمانی عێراق هەڵدەبژێرن و چی لەبارەی هەڵبژاردنەوە دەزانن. من فاتیمەم، من زەهرام لە زانکۆی مستەنسڕیە بۆ یەکەم جار بەشداری هەڵبژاردن دەکەین. فاتیمە و زەهرا سەرەتا با لە زانکۆی مستەنسریەوە دەست پێ بکەین مادام ئێوە لێرە خوێندکارن. ئەمڕۆ خوێندکارانی ئەم زانکۆیە لە چیان کەمە؟ هەموو گەنجێکی عێراقی هەلی دامەزراندنی کەمە لە دوای دەرچوون. بە گوێرەی ئەو 4 ساڵەی دەخوێنێت بۆ ئەوەی ئەو 4 ساڵە بە فیرۆنەڕات دەبێت هەلی دامەزراندنی دەست بکەوێت کە لە ڕێگەیەوە داهاتووی خۆی دابمەزرێنێت. تۆ چۆن بیر لەم خاڵە دەکەیتەوە؟ ئەمڕۆ ئێوە وەکو خوێندکار پێویستیتان بە چییە؟ بێگومان خوێندکار دوای دەرچوونی پێویستی بە هەلی کارە بۆ ئەوەی ژیانیان تەواو بکەن و داهاتویان بنەخشێنن. باشە گەنجانی عێراق ئەمڕۆ چیان پێویستە جگە لە خوێندکاران؟ دڵنیام ئێوە هاوڕێی دیکەتان هەیە لە دەرەوەی زانکۆ کاتێک دادەنیشن و پێکەوە قسە دەکەن بۆتان ڕوون دەبێتەوە گەنج لەم پارێزگایە لە چی کەمە؟ زۆرینەی گەنجان پێویستیان بە هەلی کارە. ئەوانەشی دامەزراون حەز دەکەن پەروەردە و تەندروستی پەرەیان پێ بدرێت و خزمەتگوزاری زیاتر بۆ خەڵک دابین بکرێ. باشە ئێوە یەکەم جارتانە دەنگ دەدەن وایە؟ بەڵێ. با لە تۆوە دەست پێ بکەم. کەسێکی چۆن بۆ پەرلەمان هەڵدەبژێریت؟ حەز دەکەم کەسایەتیەکی یاسایی هەڵبژێرم. بۆچی یاسایی؟ بۆ ئەوەی یاسا بە شێوەیەکی دادپەروەرانە جێبەجێ بکات و هەلی باشتر بۆ گەنجان بڕەخسێنێت و خزمەتگوزاری باشتر بۆ خەڵک دابین بکات لەوانش هەلی کار. باشە تۆ گوتت کەسێکی یاسایی بەڵام زۆر کەسی یاساییش هەن ئەگەر 5 کەسی یاسایی هەبن و هەموو بڕوانامەشیان هەبێت چۆن تەنیا یەک کەسیان هەڵدەبژێریت لە نێوان ئەو 5؟ بێگومان دەبێت بیناسم بزانم کێیە و بزانم کە کەسێکی باشە اینجا هەڵی دەبژێرم. ئەی تۆ چۆن کەسێک هەڵدەبژێریت؟ بۆ من گرنگ نییە نە ناوی و نە سەر بە چ لایەنێکە. ئەوەندەی CV و بەرنامە خزمەتگوزاریەکەی بەلامەوە گرنگە کە خزمەتکردنی گەلە بۆیە دەبێت کەسایەتی دەستپاک و بەتوانا بێت. بۆچی گوتت بەرنامەی خزمەتگوزاری؟ ئێمە گەلێکین خزمەتگوزاریەکانمان زۆر کەمە بۆیە دەبێت بەرنمەیەکی ئەنجامداری هەبێت کە سوودی بۆ ئەو چینە هەبێت کە هەڵی دەبژێرین. بەڵام زۆرینەی بربژێران بەڵێن دەدەن تۆ چۆن باوەڕ دەکەیت کامیان بەڵێنەکەی ڕاستە؟ ڕێک وایە لێرەدا تەنیا قسە و بەڵێنەکان گرنگ نین بەڵکو جێبەجێکردنی ئەو قسانە گرنگن کە دەکرێن بۆیە دەبێت بە وردی کەسەکە هەڵبژێرین و سیڤیەکەی بزانین و لە ڕابردووی ئاگادار بین. بەڵام ئەمڕۆ تۆ کە دەنگی پێدەدەیت کارەکانی نابینی بەڵکو دواتر کە دەبێتە پەرلەمانتار و دەچێتە پەرلەمان کارەکانی دەبینی یان مەبەستت ئەوەیە تەماشا بکەیت پێشوی خۆی بربژێر کردو چی کردووە؟ بەڵێ ڕێک وایە چی کردووە کارەکانی ڕابردوو چی بووە بە دڵنیاییشەوە هەموو کەسێک ئەمڕۆ دەنگ بە بربژێرێک دەدەن کە هەست دەکەن لەگەلەوە نزیکە. ئەگەر ئەو بربژێرەی لە خەیاڵتدا لێرە ئامادە بێت و گوێی لێت بێت بڵێت تۆ ئەمڕۆ پێویستیت بە چییە لە من بۆچی دەنگم پێدەدەیت چۆن وەڵامی دەدەیتەوە؟ بۆ پێی ئێستا هەلی کار بۆ گەنجان بە گشتی کەمە سەرەتا داوامان هەلی کار و دامەزراندنە بۆ ئەوەی وڵات کەم کەم بەرەو پێش بچێت و بێکاری نەمێنێت. ئەو چینانەمان نەمێنن کە ژمارەیان زۆرە و هەمیشە دەڵێن کارم نییە و دەبێت بچم لە بوارێکی دیکە کار بکەم بۆیە دەبێت ئەو کەسە هەڵبژێرین کە داواکاریەکانی گەل دابین دەکات. تۆ شوەک هاوڕەکەت بیر دەکەیتەوە ئەگەر ئەمڕۆ کەسێ هەڵی دەبژێری لێرە ئامادە بێت و بڵێ بۆ دەنگم پێ ئەدەی چیت لە من دەوێت چی پێ ئەڵێیت؟ دەمەوێت کەسێکی بەتوانا بێت دادپەروەر بێت خزمەتگوزاری باشتر بۆ خەڵک دابین بکات پەرەپێدان بکات و گەندەڵی کەم بکاتەوە و هەر ئەوەندە تەواو. باشە ئەمڕۆ وەک گەنجێک کە یەکەم جارە دەنگ دەدەیت چی لەبارەی هەڵبژاردنەوە دەزانیت بۆچی هەڵبژاردن گرنگە هەر لە بنەڕەتدا ئێمە بۆچی هەڵبژاردن دەکەین؟ چونکە ڕێگەی یاساییە بۆ گۆڕانکاری و چاکسازی و بەدیهێنانی بەشداری کۆمەڵایەتی و تۆ چۆن بیر لە هەڵبژاردن دەکەیتەوە واتە کاتێک باسی هەڵبژاردن دەکرێت چی بە خەیاڵت دادێت؟ گۆڕانکاری نابێت لەسەر هەمان ڕوخسارەکان بمێنینەوە بۆ ماوەی 4 ساڵ. باشە وەرن با لە شوێنێک دابنیشین و درێژە بە گفتوگۆکە بدەیت باشە؟ دڵنیام ئێوە هاوڕێتان هەیە چ لە زانکۆ بەیان لە دەرەوەی زانکۆ کاتێک باسی هەڵبژاردن دەکەن باسی چی دەکەن؟ ئایا ئەو چینە زۆرن کە دەڵێن بەشداری ناکەین و دەنگ نادەین؟
بەڵێ زۆرن. هۆکارەکان چین؟ زۆر جار کە گفتوگۆ دەکەن دەڵێن بۆچی دەنگ نادەین؟ چونکە دەڵێن ئێمە هەموو ساڵێک دەنگ دەدەین و هیچ گۆڕانکاریەک ڕوونادات. بۆیە لەسەر ئەو بنەمایە. تۆ ئەم بیرکردنەوەیە چۆن دەبینیت کە مادام گۆڕانکاری نییە با دەنگ نەدەین؟ بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە بەڵام گەنجان ناخۆشی زۆریان بینیوە هەموو خولێکی هەڵبژاردن هیچ گۆڕانکاریەک نابینین تەنیا ڕوخسارەکان دەگۆڕن بەبێ جێبەجێکردنی هیچ کارێک بۆیە دەڵێن دەنگ نادەین. بەڵام دەنگی گەنجانیش بەڕای تۆ گرنگ نییە؟ بێگومان دەنگی ئەوانە کە گۆڕانکاری دەکات دەنگی ئەوانە ڕوخساری نوێمان بۆ دەهێنێت بەڵام من پێم گوتی لەسەر ئەو بەڵێنانە دەمێنەوە کە بربژێرەکان پێش هەڵبژاردن بە خەڵکی دەدەن دوای هەڵبژاردن هیچ شتێک ڕوو نادات ئێتر گەنج لێرە دەڵێت من دەنگ نادەم دەنگم بە کەس نادەم. باشە باوای دابنین ئەو کەسەی تۆ دەنگی پێدەدەیت دەبێتە پەرلەمانتار حەز دەکە یەکەم کاری لە پەرلەمان چی بێت؟ کەمکردنەوەی گەندەڵی. بۆچی ڕاستە خۆ ئەو خاڵت بە مێشک داهات؟ چونکە گەندەڵی زۆرە. تۆ چۆن بیر دەکەیتەوە دەتەوێت یەکەم کاری لەسەر چی بێت؟ یاساکان بەسەر هەموو کەسێکدا جێبەجێ بکرێن. بۆچی بیرت لەم خاڵە کردەوە لەم سەردەمەدا بە تایبەتی لە بەغدا عێراق بەگشتی یاساکان بەسەر هەموواندا جێبەجێ ناکرێن؟ نەخێر پێت دەڵێت من کوڕی فلانە پەرلەمانتارم من کوڕی فلانە کەسایەتیم بۆیە دەبێت یاسا بەسەر هەموواندا جێبەجێ بکرێت. لە ڕابردوودا چاودێری کاری پەرلەمانت دەکرد؟ هیچ یاسایەک هەیە لە پەرلەمان دەرچوو بێت و تۆ لەگەڵی نەبوو بێتی؟ ئێستا یاسای باریکەسێتی هەموارکراوە ستەمێکی گەورە بوو دژی ژنان. باشە مادام ئێمە سێ کچین حەز دەکەم کەمێک لەسەر ئەم یاسایە قسە بکەین. بۆچی پێتان وایە یاساکە دادپەروەرانە نییە؟ دادپەروەرانە نییە چونکە ئیتر ژن هیچ مافێکی نییە. بۆ نمونەوەکو چی مافێکە لە یاساکەدا نییە؟ سادەترین شت ئێستا ئەگەر تەلاق بدرێت منداڵەکانی لێ دەسێنرێتەوە و هیچ شتێکی بۆ نامێنێتەوە واتە هیچ مافێکی نییە. تۆ چۆن بیر لەم یاسایە دەکەیتەوە لەگەڵ یاساکەیت؟ بەڕاستی هەموو شتێکی ئەو یاستایە ستەمە دژی ژن بە تایبەتی لە ڕووی منداڵەوە کە منداڵی لێوەربگیرێتەوە ئەمە زۆر قورسە. باشە ئەو کەسەی هەڵی دەبژێرن حەز دەکەن کاتێک دەچێتە پەرلەمان و ڕاستەخۆ کار لەسەر هەموارکردنەوەی ئەو یاسایە بکات؟ بەڵێ بێگومان. لە ماڵەوەتان ئازادی تەواو هەیە کە ئێوە کەسێک هەڵبژێرن و ئەوان کەسێکی دیکە؟ بەڵێ ئازادیمان هەیە هەموو کەسێک ئەو کەسە هەڵدەبژێرێ کە دەیەوێ. باشە لەگەڵ باوک و دایک و خوشکەکانتان باسی هەڵبژاردن دەکەن؟ بەڵێ. بەگشتی باسی چی دەکەن؟ ئەو کەسە باشە دەنگی پێ بدەن ئەم کەسە بانگەشی هەڵبژاردن دەکات بۆ ئەوەی دەنگی زیاتر بەدەست بێنێت. بۆچی باوەڕ بە بانگەشەی هەڵبژاردن دەکەن؟ نەخێر هەرگیز باوەڕ ناکەین چونکە هەموو ساڵێ چەند مانگێک پێشتر کاری لەسەرەکەن. باشە ئامۆژگاری باوکت بۆ تۆ چی بوو وەکو گەنجێک یەکەم جارە دەنگ دەدەیت ئامۆژگاری چی کردویت؟ کەسێکی گونجاو هەڵبژێرم. تۆ باسی خەزانەکەت بکە باسی هەڵبژاردن دەکەن چ لەبارەی هەڵبژاردن دەڵێن باوکتی ئامۆژگارێکی کردویت وەکو کچێکی گەنج کە یەکەم جارە دەنگ دەدەیت؟ باوکم پێشەوەی کۆچی دوای بکات خدا لێ خۆش بێت هەمیشە پێی دەگوتین کە دەبێت کەسێک هەڵبژێرین کە بەڕاستی شتێک بکات نەک ئەوەی شتێکی شخصی بۆ من کردبێت و دەنگی پێ بدەین نەخێر دەبێت سێری تەواوی کارەکانی بکەین ئایا یارمەتی من و کەسانی دیکەشی داوە یانە بۆیە ئەو کەسایەتی هەڵدەبژێرین کە بەڕاستی دەستپاک بێت. باشە دایکت خوشکەکانت ئەوان بەشداری هەڵبژاردن دەکەن؟ دایکم خوا لێ خۆش بێت ئەویش کۆچی دوایی کردووە براکان و خوشکەکەم بێگومان بەشداری دەکەن و هەر یەکەیان ئەو کەسایەتی هەڵدەبژێرێت کە هەست دەکەن نزیکە لێیانەوە. باشەمە کاریگەری لەسەر تۆش هەبووە کە مادام ئەوان دەنگ دەدەن منیش دەنگ دەدەم ئەگەر ئەوان دەنگ نەدەن منیش دەنگ نادەم. نەخێر هەرگیز تەواو ئازادین لەوەی دەنگ دەدەین یاخودنا. هەر یەکێکتان دەنگ بە کەسێک دەدات یان کەسێکی دیاریکراو هەیە؟ هەر یەکەمان ئەو کەسە هەڵدەبژێرێت کە هەست دەکات بەڕاستی خزمەتی دەکات. باشە تۆش خێزانەکەت هەمووان دەنگ دەدەن هەمووتان لەسەر یەک بربژێر کۆکن یان بربژێری جیاوازتان هەیە؟ هەندێکیان هەر دەنگ نادەن. بەڕاست؟ ڕەنگە تەنیا من دەنگ بدەم. بەڕاست؟ بەخوا. ئەمە چۆن کاریگەری لەسەر تۆش نەبوو بڵێ مادام کە سوکارم کەسیان دەنگ نادەن من بۆ دەنگ بدەم. ئاخر من یەکەم جارمە بۆیە زۆر بەپەرۆشم بەڵام کە سوکارەکەم نەخێر. واتە ڕەنگە دوای 4 ساڵی دیکە تۆش پەرۆشید نەمێنێت. لەوانەیە. باشە با باسی ئەم خاڵە بکەین. ئەمڕۆ تۆکو گەنجێک کە هێندە بە پەرۆشید بۆ هەڵبژاردن و حەز دەکەی بەشداری بکەیت چەند گرنگە و کەسی هەڵی دەبژێریت بەڵێنەکانی جێبەجێ بکە بۆی تۆ لە 4 ساڵی ئایندە بێهیوان نەبیت لە هەڵبژاردن و پەرلەمان بە پێچوانەوە هەمان ئەم پەرۆشیت هەبێت و بچی دووبارە دەنگ بدەیتەوە. بێگومان زۆر گرنگە ئەگەر ئەوەی لە خەیاڵمایە جێبەجێ نەکرد ئەو هەرگیز دەنگ نادەمەوە. ئەی تۆ ئەگەر لاستی چاڕوانیت نەبوو؟ بەڵێ
واتە لە ماوەی 4 ساڵی داهاتوودا ئەگەر دۆخەکارەوە خۆی مایە و نەگۆڕا بە دڵنیاییەوە خۆم ماندوو ناکەم و دەنگ نادەمەوە. ئەمڕۆ ئێوە وەکو گەنجان بە دڵنیاییەوە زۆر خولیا و ئاواتان هەیە. هەز دەکەی دەتوانی لە بەغدا یان عێراق بەدی بهێنیت؟ هیوام هەیە کە ئاواتەکانم بەدی دەهێنم، بەڵام بەهۆی دۆخی ئێستای وڵاتەوە هەلی کار کەمە. ئێمە پێویستمان بە پەرلەمانتارانەیە کە یارمەتیمان بدەن لەم بوارەدا بۆ ئەوەی هەموو ئاواتەکانمان بەدی بهێنین. ئەگەر ئەمڕۆ کەسێک لێت بپرسێت تۆ چی لەبارەی پەرلەمانەوە دەزانیت؟ بۆ نمونە پەرلەمان دەتوانێت ئەو ئاواتانە بەدی بهێنێ کە ئێوە بیری لێ دەکەنەوە لە ڕووی هەلیکار، کۆمپانیاکان، یاساکان هەموو شتێکەوە. ئایا دەتوانن ئەم شتانە بکەن؟ بەڕای من دەتوانن هەموو شتێک بکەن ئەگەر یاساکان بە شێوەیەکی دادپەروەرانە جێبەجێ بکەن. باشە گەیشتینە کۆتایی بەرنامەکە، بەڵام حەز دەکەم هەردووکتان با لە تۆ دەست پێ بکەم. چی پەیامێکت هەیە بۆ ئەو کەسەی دەنگی پێدەدەیت و پەرلەمان بەگشتی؟ ئیشەڵا دەنگمان بێهودە ناڕوات. ئیشەڵا دەنگمان دەدەین بەو کەسەی دەستپاکە و هیوادارین خزمەتگوزاری بۆ هەموو گەنجان دابین بکات. یەکەم شت کە داوای دەکەین هەموارکردنەوەی یاسای باری کەسیە کە لە پەرلەمان دەنگی پێدرا و تێپەڕێنرا. تۆ پەیامت چییە بۆ ئەو بەربژێرەی هەڵی دەبژێریت و بۆ پەرلەمان بەگشتی؟ هیوادارم کەسی ڕاست هەڵبژێرم و لە ئاستی متمانە و بەرپرسیارەتیدا بێت و هەلی باشتر بۆ گەنجان بڕەخسێنێ، چونکە گەنجان داهاتووی عێراقن. گرنگی بە گەنجان بدەن، ئاگاتان لە گەنجان بێت.